ئەم کاتتان باش ئەوەی چاوەڕێ دەکرا ڕوویدا واتە ئەو دوای 5 ڕۆژ لە هێرشەکەی چەکدارەکانی سەر بە ئێران لە ناو خاچی ئۆردون کە بووە هۆی کوژرانی 3 سەربازی ئەمریکی و برینداربوونی 40 کەسیان دوای 5 ڕۆژ دوای ئەوە ئەمریکا وەڵامی دایەوە. هەروەکو ئەوڕۆ بینیمان کە تەرمی ئەو 3 کەسە لە ئۆردونەوە گەڕێنرانەوە ئەمریکا و جۆ بایدن بەخۆی پێشوازی لە تەرمەکان کرد. لە هەمان کاتدا هەر ئەم ئێوارەیە چەند سەعاتێک پێش ئێستا بردومانەکە بە شێوەیەکی زۆر تند دەستی پێکرد تاوەکو ئێستاش تاوەکو ئەم کاتە بردومانەکە لە سووریا و لە عێراق بەردەوامە وا دیارە لە ئێران لایەنگرانی ویانیش گروپە چەکدارەکانی سەر بە ئێران کە بە پارێزوانانی کۆمار دەناسرێن ئەوانە کراونەتە ئامانج بە تایبەتیش لە ناوچەی دێرە زۆر و مەیادین و ئەلبوو کەمال و لە عێراقیشدا ینی هەر لەو ناوچەی دێرە زۆر بەرام لەو بەری سنووردا لە ناوچەی قایم لە شاری قایم تەماشا دەکەین گروپەکانی حیزبوڵڵا و گروپەکانی دیکەی سەر بە هەشدی شعبی دەکرێنە ئامانجوە لەوێشەوە تەماشا دەکەین ئاگرێکی زۆر بەرز لە ناو شاری قایم هەڵدەستێ و وا پێدەچێ ئەمریکیەکان سەرەتا ئەو مەگازین و دەپۆ و شوێنانەی کە موشک و گولەی کەرەستەی سەربازی زۆری تێدایە و لەوێوە چەکداران دەیگوازنەوە بۆ سووریا و لەوێشەوە بۆ لوبنان ئەوێ کراوەتە ئامانج. ئەم هێرشانە وا پێدەچی چەند ڕۆژێک بەردەوام بن بەڵام دەگاتە چ ئەنجامێک ئایا ئەمریکا ئامادەکاری بۆ ئەوە کردووە ئەو بۆشایە پڕ بکاتەوە یعنی لەسەر ئەو سنوورە لایەنگرانی ئێران نەمینێن لە هەردوو سنووردا لایەنگرانی ئێران نەمینێن لە شوێنی ئەوانەدا لەگەڵ دەوڵەتەکان وەکو عێراق و بۆ نمونە وەکو سووریا و یانیش لەگەڵ هێزێکی دیکە وەکو هێزەکانی سووریای دیموکراتی یان وەکو بڵێن پێشمەرگەکان یان لایەنێکی دیکەی عێراقی نزیکی ئەمریکا لەگەڵیان ڕێک بکەوێ ئەوان لەو شوێنەدا بەجێ بکە یان بەتەنیا هێرشەکە وەک وەڵامدانەوە و تۆڵەسەندنەوێ وە بۆ پرۆپاگەندەی هەڵبژاردن لە نێوان جۆ بایدن و دۆناڵد ترامپدا بە ینی بەکاردێ ئەمەیان جارێ بەڕاستی نازانین چونکە ئایا ئەگەر هاتوو ئێمە دەزانین ئێران بێگومان سەرکردە سەربازیەکان و تەنانەت چەکدارەکان بەخۆشیان چەکدارەکانی هەشدی شعبی ئێستاکە پێم وابێ زۆربەی زۆری سەرکردەکانیان ویانی سەرکردە مەیدانیەکانیان مەبەستم لەو شوێنانە گواستۆتەوە بۆ شوێنی نهێنی و پارێزراو ینی ئەوەی لێرەدا دەکوژرێ بێگومان ئەو چەکدارانەی بەردەرگانە بە کورتی فەقیر و فەقارەتەکەیە بەڵام بێگومان کەرەستەی سەربازی ئەو دەپۆیانە ئەو مەگازینانەی کە موشک و دڕۆن و کەرەستەی سەربازی پێویستیان تێدا شاردۆتەوە ئەمانە دەکرێنە ئامانج و لەناو دەبرێن. لێرەدا ئەمە گرنگە ئەمە بزانین چێ لە دواییدا ئەو بۆشایە پڕ دەکاتەوە یعنی خۆی لە خۆیدا ئەمریکیەکان پێشتر پیلانێکی وایان هەبووە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتی لەلایەکی دیکەش لەگەڵ عەشیرەتە عەرەبەکانی ناوچەی دێرە زۆر و خەتی سەر سنووری نێوان عێراق و سووریادا بۆ ئەوەی هێزێک دروست بکەن تا ئەلبوو کەمال بچێ و سنوورەکە بە تەواوەتی کۆنتڕۆڵکەن ڕێگای هاتوچۆی نێوان عێراق و سووریا ببڕن بەڵام هەردوو هێز نەیان کرد نە عەشیرەتە سونی عەرەبەکان ئەمەیان کرد داواکاریەکەی ئەمریکایان جێبەجێ کرد وە نە هێزەکانی سووریای دیموکراتی چونکە دەزانن ئەمریکا استراتیژیەکی لەو هەرێمەدا نییە جگە لە ئاسایشی ئیسرائیل جگە لە
ڕێگرتن لە ئێران ویانیش لە حاڵەتە هەرە باشەکەیدا ئەوەیە کە ئێران لەمەی زیاتر کە هەیە پەل ناوێژێ بێگومان ئەمە پەیوەندی بۆەوە نییە ئەم هێرشانە کە لە ناو خۆی ئێران دەدرێ ویانیش ئێران جوابی دەداتەوە نەخێر پێم وانی هیچ شتێکی وا ڕوو بدای یانی ئێران و ئەمریکا لەسەر ئەمە ڕێک کەوتونە کە شەڕەکە گەورەتر نەکەن بەڵام ئەم شەڕە ناچار دەبێ ئەمریکا بیکە بە شێوەیەکی سنووردار دەیکا یعنی با کەس خەیاڵ پڵاوی نەکا و خەیاڵی خۆی لەسەر ئەوەدا نەڕێژێ بڵێ ئێمە وەڵا ئیتر چاوەڕێ دەکەین شەڕێکی دیکە قەیرانێکی دیکە وەکو سەردەمی داعش ڕۆبەڕۆی عراق دەبێتەوە هێزەکانی عراق ناتوانن ئێمە دەچین بە کەیفی خۆمان دەگەڕێینەوە کەرکووک و بیرە نەوتەکان دیسان داگیر دەکەینەوە گرێبەستێکی کە ساز دەکەین لەگەڵ تورکیا و نەوت بەڕێ دەکەینەوە و ئیتر پێویستمان بە موچەی ئێمەنی و ئەم شتانە خەیاڵ پلاوینە ئەمانە خەیاڵی کەسانی بێعقل و بێمێشک و ناستراتیژیە شتیوە قەت ڕوونادا یانێ ئەمریکا تەنانەت لەگەڵ عراقیش ڕێککەوتووە لە بۆ ئەم ئێڕەشانە ڕاستە ئێستا حکوومەتی عراق و کار بەدەستانی حکوومەتی عراق لە ناچاری لێدوانێک ئەدەن محکومی دەکەن چونکە بتێت و نەتەوێ هێڕشێکل بۆ سەر خاچتۆ کراوە بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ئەمانە ناڕازین ئەمانە ڕێگانادەن ئەمانە قەیرانێک دروستەکەن دژ بە ئەمریکاویانی سوپای ئەمریکا بە تەواوەتی بە پەلە دەردەکەن لە عراق نەخێر شتیوان نیە شتیوە بە کەس خەیاڵ پلاوی لەسەر نەکاتن ئەوەی کە هەیە ئەمریکا دووشتی هەیە دەیەوێ یەک تۆڵەی ئەم هێرشە بکاتەوە گوشارەکانی لەسەر سوپای ئەمریکا لە ناوچەکەدا یعنی لە پەیوەندیدا بە شەڕی غەزە گوشارەکانی لایەنگرانی ئێران حوسیەکانیش لەناو ئەمەدان ڕابگرێ و هەر کەسێک بگەڕێنیتەوە ناو قەبارەی جارانی خۆی ئێران بگەڕێنیتە ناو قەبارەی جارانی خۆی لە عراقدا ئەتوانێ هەندێک ڕێگا بدەکە بەرژەوەندیەکانی ئێران وانیش کاریگەری ئێران هەبێ بەڵام نابێ ئەم کاریگەریە دژ بە ئەمریکا بێ ویانیش لە پەیوەندیدا لەگەڵ شەڕی ئیسرائیل ئەم کاریگەری ئەوەندە زۆر بێ سنوورەکانی خۆی تێبپەڕێنێ بەنسبەت حوسیەکانیش بە هەماشەیە بەڵام مەسەلەی حوسیەکان پەیوەندی بە ڕێگای بازرگانی وەیە ڕێگای عەدەن لە سەدا 20 بازرگانی جیهان لەوێ تێدەپەڕێ یعنی لە بۆ ئەمریکا لە بۆ بەریتانیا لە بۆ هیند لە بۆ چینیش تەنانەت لە هەمویان زیاتر لە بۆ چینیش ئەمە قبول نەکراوە بۆیە ئەمەی لە یەمەنیش ڕووەدا لە ئایندەدا ناکرێ بەردەوام بێ ئەگەر بەردەوام بکەن بەڕاستی لە یەمەنیشدایتر شەڕێکی گەورە ڕوئەدا و مداخەلەی سەربازی زۆر گەورەتر دەکرێت لەمە چونکە بەڕاستی چینیش لەگەڵ ئەمەدا نییە ئەو بازرگانی ئاولەستا بیستەی کە لەوێ تێدەپەڕێ ئەو بازرگانی بەشێکی زۆری کەلوپەلەکانی چینی نیانی بۆیە لەو بارەیەوە کەس لەگەڵ حوسیەکان لەگەڵ ئێران هاوتانە بەڵام ئەوە لەسەر ئەوە دەمێتەوە کاریگەری چاینا لەسەر ئێران چەندە بۆ ئەوەی حوسیەکان ڕابگرێ ئەمیان جارێ سەدی سەد نازانی کاریگەریەکی زۆری هەیە یان کەمی هەیە قسە لەملا و ئەملا زۆر دەکرێت بەڵام دەبێ ئەو کاریگەریە ببینی با بگەڕێنەوە سەر ناوەڕۆکی بابەتەکەمان وەکو وتمان خەیاڵ پلاوی پێویست ناکە ئەمریکا لەگەڵ عراقیش ڕێککەوتووە کە ئەم هێڕشە بکرێ بەڵام هێڕشەکە سنووردار دەبێ و گرنگی دەوڵەتی عراق ئارامی دەوڵەتی عراق ئارامی تەنانەت سووریا لە بۆ ئەمریکا لەو ماوەیەدا زۆر زۆر گرنگە یعنی ئەمە پێدەچێت دوای هەڵبژاردننی ئەمریکاش ئەم سیاسەتە ئەم استراتیژیە بەردەوام بێ استراتیژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاراستنی قەوارەی ئیسرائیلە ئەوە مانای ئەوە نییە کێشەی لەگەڵ بەڕێوەبەرایەتی بنیامین نەتەنیاهۆ نییە کێشەی لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل نییە ویانیش هەموو پرۆژەکانی دەوڵەتی ئیسرائیل لەلای ئەمریکا قبول کراون نەخێر ئەمە نییە بەڵام قەوارەی ئیسرائیلی دەبێ بمینێ و دەبێ ئارامی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بپارێزرێ
بۆ ئەوەی ئەمریکا جارێکی تر ناچار نەبێ بە هێز و جەبڵخانە و قەبارە و ژمارەیەکی زۆرەوە خەرجی زۆر بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمریکا دەیەوێت ئەم هێزە هەروەکو باسمان کردیا ئەم ینی ئەم هێزەی خۆی زیاتر لە دەریای پاسیفیک لە ئایندەدا پەرە پێ بدا و مانۆڕی سەربازی خۆی لەوێ زیاتر پێش بخە. دەبێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارێزرابی ئەومانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نائارامی دروست دەکەن جا هەر لایەنێک بێ حتا وەکو ئەوانەی لە هاوپەیمانی ئەمریکاشن ئەمە سنووریان بۆدا ئەندرێ. لە بۆ هەندێ بەڕاستی دەمویست بە کورتی ئەمە بڵێ نە لە بۆ ڕۆژئاوا و یعنی کوردستانی سووریاوە نە لە بۆ کوردستانی عراقدا نابێ مرۆڤ خەیاڵ پڵاوی بکە لەسەر بنچینەی ئەو هێڕشانە گوایە ئەمریکا لە ئێران دەدا شتێکی وا ڕوونادا وایانیش گوایە ئەمریکا دەوڵەتی سووریا دەڕوخێنێ و یانیش دەوڵەت لە عراقدا قەیرانێک دروست دەکات داعشێکیکە دروست دەکات و ئیتر ئێمە ئەو سیاسەتە هەڵانەی کە پێشتر کردومانە درێژەی پێ بدەین بەردەوامی نەخێت شتی وا ڕوونادا گۆڕانکاریەکان لە گەلێک بابەتدا لەلایەنی ئابووری لەلایەنی سەربازی لەلایەنی یاسایی ئەمە زۆر گرنگە بەردەوام دەبن بۆیە دەبینین ئەمریکا بە تەنیا لە هێزەکانی سەر بە ئێران لە عراق و سووریا نادا لە هەمان کاتدا کارتی سزای ئابووری بەکاردێنێ ئەمریکا لە بەرامبەر ئەم کەسولایەنانەی کە لە عراقدا هەوڵ نادەن بۆ ئارامی سیاسی لە عراقدا بەغداد لاواز دەکەن بەغداد پارچە دەکەن ئیتر لە بەرامبەر ئەمانە هەڵوێستی دەبێ هەڵوێستەکان یاساییە هەڵوێستەکان کۆمەڵێک هەڵوێستن ئێستا کە دەیانبینی نامەوێت زۆر لە بابەتەکە دوورکەمەوە مەسەرەن تەماساکەم هەلبووسی کەسێکی نزیک ئەمریکا بوو بەڵام دوای ئەوەی لێ ئیتر دادگا لە پۆستەکەی لادا تەماشا دەکەین بەڕاستی هەڵوێستێکی وا لەلایەن ئەمریکاوە نییە چونکە ئەمە یەک مەسەلەیەکی ناوخۆی عراقیە دوو وەکو وتمان ئەمریکا هەڵوێستی دەبێت لە بەرامبەر ئەم لایەنانی کێچێتی عراق ناپارێزن چونکە ئەمریکا دەیەوێت لە ڕێگای کوردەکان لە ڕێگای سونیەکان باڵانسەک لە عراق دروستکە هەر کەسێک لە مەلابدا هەر کەسێک ئەمەنەکە ئەمە لە دەرەوەی بەرژەوەندیەکانی ئەمریکا کار دەکەوە دەبێت لایەنەکان لەمە تێبگەن یعنی هەموو هێلکەکانت بخێ سەبەتەی ئێران بخێ سەبەتەی تورکیا ئەمە شتێکی زۆر هەڵەیە و ئەمە ئایندەی نییە و لە داهاتوودا کاریگەری خراپی دەبێت با بزانین ئەم هێرشانە تاکەی بەردەوام دەکەن و ئەوەی هەری گرنگە لە کۆتاییدا دەمەوێت ئەوەی بڵێم ئایا لە ئەنجامدا هێرشەکان عراق و سووریا ناچاری پرۆتۆکۆلێک ناچاری پەیمانێک دەکەن لەگەڵ ئەمریکا بۆ ئەوەی سنوورەکانیان بپارێزن یان نا ئەمە ئەنجامە گرنگەکەیە لەو چوارچێوێدا ئەتوانین ئایندەی ناوچەکە زیاتر بخوێنینەوە و قسەی لەسەر بکەین بەیەکەوە هەمومان چاودێری بابەتەکان بکەین لە ئایندەدا لە کاتی هەر گۆڕانکاریەکدا لەگەڵ یەکتریدا دەبینین